خۆشەویستان ئەمڕۆ باسی نەشتەرگەری قەڵەویەکەین ئێمە زۆرمان باسی قەڵەوی کرد باسی ئەو هۆکارانە کرد کە بنەهۆی قەڵەوی باسی ڕێگە چارەسەر و شتێکانمان کرد بەڵام ئەم بەیانی باسی نەشتەرگەری قەڵەویەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر موژدە ئیسماعیل کە یاریدەدەری پرۆفیسۆرە و پسپۆری نەشتەرگەری کۆندامی هەرسوو قەڵەویە. دکتۆر بەخێر بیت. بەچێ ئەوترێ قەڵەو ئایا کەسێک کە هەروەرجی هەبێ یا هەر بە شێوەیەکی گشتی قەڵەو بێ یاخود هەردووکیان هەر قەڵەوی و بەڵام بە دوو شێوەی جیاواز؟ بەڵێ خۆی قەڵەوی دیاردەیەکی جیهانیە کەوا بڵاو بۆتەوە بەڕاستی تۆزە مێژۆکەی باسکەین باشترێکە چکە 20-25 ساڵ لەمەوە پێش ئادەمیزادەکان کە تیمسالیان بۆ کردوون قەڵەوی نیشانەی جوانی و خاصن لە ئافرەتەکەوا مناڵبوونە. دوابدایەوە گۆڕانکاری بەسەر هاتووە پاشەوەی کە دیانەتەکان دەرکەوتون قەڵەویان داناوە بە نەخۆشی چکەوتیانەوە مرۆڤانە گوێنایەنە شتی خوایی ئیتیمان بە جیسمی خۆیانێن و خوارد نەخۆن لەبەرەوە حتا لە دیانەتی مەسیحیە لە تەوراتە باسێکا کە بە نەخۆشی سەرەتانی دانێ. دوای بەدوای حربی عالەمی یەکەم و دووەم جیهان گۆڕا قەڵەویان دانا بە ڕەمزی دەوڵەمەنی و سەحەت باشی حتا لە زۆر میلەتانە وەکو ئەفغانستان پاکستان قەڵەوی دانێن بۆ ئافرەت بە تایبەتی بۆ ئەوەی کەوا جوان بێ و شوکا و مناڵی بێت و لە وڵاتی خۆشمانە تەبەن تاوەکو چەند ساڵێک لەمە پێش وەکو جیهان هەردایان ناوە بۆی کەوا ئەمە ڕەمزی مرۆڤە دەوڵەمەنەکان و سەحەت باشیە و جوانیە. بەڵام ئێستان قەڵەوی بە ڕێگەی ئەو تعریفەی کەواکرێ لە عالەمە نەخۆشیە دیاردە نییە خواردنی زۆر نییە نەخۆشیە نەخۆشی تایبەتی هەیە چۆن باسی نەخۆشی گرانە تاکەی ژێرپەنجاکەیت ئەمیشیکێکە لە نەخۆشیەکان لەبەرەوەی کەوا ئەوانی کەوا زۆرە خۆن شەرنی هەمویان پیان بڵێن قەڵەو چکە ئێمە حسابێکی تایبەتیمان هەیە بۆ ئەوانی کەوا بزانین ئایا کێشیان لە حەدی خۆی زیاترێکە یانە بەهۆی حسابێکی تایبەتی پێڵن پێرستەی جەستە کەوا ئەیکەین کەوا وەزنەکەی هەموو کەس دەتوانێت هی خۆی بکات کێشی خۆیەتی دابەشیەکەی بەسەر درێژیەکەی دوو جار ژمارە یەک دەرەچێت ئەگەر لە بینی 25 بۆ 30 بێت ئەو کەسە پێڵێن قەڵەوە بەڵام ئەو قەڵەوی نەخۆشیە ناکەوای نوێ معنایەوەیە زیاد لە حەدی خۆی کێشی هەیە بەڵام ئەگەر لە سەر و سیەوە بێ پێ ئەڵێن چی قەڵەو جا ئەمانە پێویستیان بەوەیەکەوە بزانن ئەو قەڵەویە تووشی نەخۆشیانەکە جۆرەها نەخۆشی هەیەکەوە تووشیانەکە چکە لە عالەمە ئێستا و خاصەتەن لەم 34 ساڵی ئەخیرە ملاحەزەیان کردووەکەوە شێوەی قەڵەوی گۆڕاوە گەنجەکان کەوا هەیە زیاتر توش بوون تەمام بۆنەی ئەم زروفی کۆڕۆناوە زۆر تەسیری هەیە چونکە گەنجەکان خەڵک زۆری لە ماڵەوە بووە ڕاضەی نەکردووە شتەکان هەمووی لەسەر ئۆنلاین بووە خواردنی فاستفوتی خواردووە خواردنی سەحیح نەخواردووە یاخوانی کە لەژێر ئیشرافی دکتۆرەکان هەبوون نەیانتوانیوەکەوا بچن سەردام کەن و بۆی کەوا ئاگایان لە تەندروستی خۆیان بێ قەڵەو بوون لەبەرەوە بە حساباتی جیهانی بگەر باسی بکەین مناڵ لە خوار تەمەنی 5 ساڵیەوە 40 ملیۆن مناڵ هەیە قەڵەوە گەنج نزیکەی تقریبا 350,000 کەوا لە عمری لە 18 ساڵ زیاتر نەبێت 350 ملیۆن گەنج هەیە لە عالەمە تا ئێستا کە حساب کرابێت نزیکەی 700 ملیۆن خەڵک قەڵەوە کەواتە ئەمانە پێویستیان بۆەوەی کەوا چارەسەریان بۆ بدۆزرێتەوە ئەو شتانەی کەوا زەروریە بیکەن بۆ ئەوەی کەوا تووشی نەخۆشیەکانی نەبن چونکە حسابیش کراوە ئەو دایک و باوکانی کە قەڵەون هەردووشیان قەڵەو بن چانسی مناڵەکان کە قەڵەو بێت لە سا 60 بۆ 80 ئەگەر دایکەکە یا باوکەکە قەڵەو بێت لە سا 40-50 لەوانەیە مناڵەکەی قەڵەو بێت کەواتە قەڵەوی جیناتە تەسیرێکی کەمی هەیە بەڵێ بەڵام گە دایک و باوکەکە زەعیف بن چانسی مناڵەکە قەڵەو بێت لە سا دێ لە سا 50-80 نییە لەبەرەوە زۆر گرنگە کە دایک و باوک ئیتیمان بە سەحەتی خۆی بات بۆی کەوا و مناڵەکەی تاوان بۆی کەوا قەڵەو نەبێت کە قەڵەوی نەخۆشی زۆر لەگەڵایە. دکتۆر ئەگەر 100 کەسمان هەبێ قەڵەو بن چەندیان پێویستیان بە نەشتەرگەری بچووکردنەوەی گەدەیە نەشتەرگەری قەڵەوی هەیە بە شێوەیەکی گشتی نەشتەرگەری بۆ هەموو کەس نابێ بکرێت بۆ ئەوانەی کەوا چۆن توانی بیکەی شوانی نەیکەیت یەکەم مەسەلە ئەگەر تەمەنی لە چۆ لە 7 ساڵ کەمتر بێ نابێ بیکەیت ئەوانەی کە مدمینن لەسەر مادە خۆشبەرەکان ئەوانش نابێ بۆیان بکەیت ئەوانەی کە تەندروستیان ناساغە بەوەی باری دەرونیەوە ترکە ئابەی هەبێت قەلەقی هەبێت ئەوانش نابێ بۆیان بکەیت یاخۆ ئەوانەی تا چاکە بنەوە تاوان یاخۆ ئەوانەی کەوا پەیڕەوی دکتۆرەکە ناکەن ئەو شتانەی کە پێڵێ بەڵام بە شێوەیەکی گشتی قەڵەوی بۆ چارەسەری قەڵەوی بە نەشتەرگەری بۆ کەسانەیە کەوا بڵین تەمەنیان لە بینی سەر و هەژدەوەیە تا 6 ساڵ
تۆ بۆ تەمەنێکی ناکەی 65 ئەوانەی کەەوە خۆیان یانێ وەزنیان دابەزێنن و بە تەمانکەوە ستایلی ژیانیان گۆڕن ئەوانەی کە هەندێک نەخۆشییان هەیە هەرچەنە کێشەکەی بڵین حسابەکە لە سی شابێت ئەبێ بۆیانکەی مەسەلە ئافرەتە مناڵی نابێت قەڵەوە هێلکەدانی هەمووی کیسە یاخود نەخۆشی شەکرەی هەیە زەختی هەیە یا فقراتی هەیە پێویستی بە عملیاتە دکتۆرەکە پێڵێت و پێویستە کەەوە کێشی خۆت دابەزێنیت ئەوانەی کەەوە ئەیانەوێت ژیانێکی کە و لەو نەخۆشیانە ڕزگاریان بێت بیکەن چونکە ئەوە زۆر گرنگە چونکە قەڵەوی لەم زمانە ینی مردنی زوو یعنی حتا دراسەیان کردووە لەسەر ئەوانە ئەوانەی کە یاری سۆماکەن یابانیەکان قەڵەون یعنی سابیان کردووە تەمەنیان لە 35 ساڵ زیاتر نابێت 35 لەوە زیاتر ناژین بۆ چکە بەهۆی قەڵەویەکەوەیە تەمەن قەڵەوێکە تووشی زۆر نەخۆشییانەکات لەبەر ئێستا لە وڵاتی خۆشمانە سیرکەی زۆر گەنج هەیە ناگاتە ئەو تەمەنە کۆچی دوایی یەکات سبەکەی چییە؟ یەکێک لەوانە قەڵەویە کە قەڵەوی نەخۆشی تایە ئاعرازی تایبەتی هەیە ئەگەر قەڵەوی بە شێوەیەکی کە باسی بکەین لە تەپری سەرەوە تا بنی پێت تەسیری هەیە تووشی نەخۆشی دەکات بۆ نمونە تووشی نەخۆشی جەڵتەی دڵ دەکات دڵت گەورابێ زەختی بەرزە بێتەوە شەکرەکە و بەرزە بێتەوە چەوری و بەرزە بێتەوە لە ئافرەتە مەسەر لەوانێ مناڵی نەبێت هێلکەدانی تووشی تەکەیوسە بێت یاخو ئەگەر لە کاتێکا سکیش بکات قەڵەو بێ چانسیەوەی هەیە کە لە کاتی سکەکەیە تووشی تەسەممی خوێن بێت زەختی بەرز بێتەوە شەکرەی بەرز بێ و مناڵەکەی لەبار چێ یا مناڵەکەی بە بردووی لەدایک بێت لە گەنجەکانە لە ژیانی اجتیماعیان نامێنن تووشی کە ئابا بن چکە قەڵەوە شەرمەکاکەوە چێتە دەرەوە لەگەڵ ڕەفیقەکانیان یاخود قاچ و قولی یەشێت تووشی ئیلتیهابی چاوە بێت ئیلتیهابی دەمە بێت و بێژگەلەوە ئیلتیهابی گورچیلە بەردی تورەکەی زراو و هەروەها نەخۆشیەکانی غودەی دەرەقی دەبریشن نەچێ قەڵەوی یەکێکە لە هۆکارەکانە گەر زۆر بمێنێتەوە ئەبێتە هۆیەوەی کەوا کەسە تووشی شێرپەنجە بێت وەکوی شێرپەنجەی مەمک هی قۆڵان هی خۆڵەستورە هینی گەدە هینی پەنکریاس هینی ڕەحم واڕواینی هێلکەدانیش بەڵێ دکتۆر باباسی ئەو بکەین بۆچی هەندێک کەس لە نەشتەرگەری قەڵەویە ترسن ئەمە پرسیاری یەکەم دووەمینیش ئێوە نەشتەرگەری بۆ کوێیەکەن ئەوانەی کە نەشتەرگەریەکەیان بۆکەن چەندێک لە سەریانەوە سن چەند کاتیان ئێنێ و چەند ڕێجمی خواردنیان پێئێن ئەوسا بڕای نەشتەگەریان بۆیان بەڵێ ئەوانەی کەوا نەشتەگەریان بۆکەین ئەبێت بۆ حساباتی کەوتمان کرد باسمان کرد کە ئەو نیسبەتەی بینی درێژی و لەگەڵ کێشی ئەبێت لە 30 زیاتر بێت لەوە کەمتر بێت باشتر وایە نەخۆشەکە پێڵین نەخۆشێمە پێی ناڵێن ئینسانێکی تەندروست پێویستەکەەوە وەزنی خۆی دابەزێنێ بە ڕێجیم و هەروە ئەو خواردنانی کەەوە خراپە نەیخوارد لە مەوادی کاربۆهیدری کاربۆهیدرات وەکو برنج نان شەکر بۆ نمونە و چەوری ئەو خواردنانی کە سوودبەخشە بیخوات وەکوانی کەوا پرۆتیناتی تایە و ئەلیافی تایە وەکو میوەهات لەگەڵیش ئابێ ڕاضە بکات وەگە خۆشی نەتوانێت ڕاضە بکە ئابێ مدەڕیبێکی هەبێت بۆی کەوا کێشی دابەزێ بەڵام ئەم کەسانە نابێت لە خۆیانەوە بیکەن چونکە تووشی دیاردەی یۆیۆ بن یۆیۆ ئەو یاریەیەکەوە تۆپێکە مناڵێگرێ بەرسێەوە کێشێ بە ئەرزا و بەرزە بێتەوە داوەزێت ئەوانی کە خۆیانەوەکەن شارەزاییان نەبێت ماوەیەک کێشی داوەزێت بەڵام دیسانەوە دەسەکاتەوە بە خواردن قەڵەوە بێتەوە دیسانەوە دەست پێکاتەوە وەزنی داوەزێت ئەمە بۆ باری تەندروستی خراپە چونکە بێتە هۆی ئەوەی ئەو نەخۆشیانی کەواتایەتی چ شەکرە بێت چ نەخۆشی دڵ بێت یاخود نەخۆشیەکانی کە باسمان کرد زیاتر بێت و ئەوانەی کەوا ئەمە ئەکەن تەمەنەوە لەبیرن نەچێت کاتی ئەوێت یەک نیسبەتەکەشی مەزمون نییە دوو ئەگەر هات و سێمین بڵێن ئەوانەی کەوا ئەو ڕێجیماکەن ناجح نەبن تووشی حاڵەتێکی دەرونیە بن بەڵام لە هەمووی گرنگترەوەی ئەو کەسانەکەەوە بیرکەنەوانێ بە شێوەیەکی زانستیانە بیرکەنەوە قەڵەونیانە نەک زۆریان هەیە بۆ نموناچێتە بەردەمی ئایانە سەیری خۆی کاڵێ بەخوا جوانم قەڵەونی بەڵام خۆی قەڵەوە بڕای بۆ نییەکەوە ئەبێت یا بازێکەیە بۆ جوانی ئەیکات تۆ نەشتەرگەری قەڵەوی نابێت بۆ جوانی بیکەیت بۆ تەندروستیە بۆی کەوان زوو نەمریت بەڵێ چەند جۆر نەشتەرگەری قەڵەوی هەیە تەنها بچووکردنەوەی گەدەیە یا خوشتی دیکەش هەیە بەڵێ شتی کەشەیە تاوان لە نەشتەرگەریە لە هەوڵەوە کەوا هەیە وەختی خۆی باندەکەیان داناوە لە ملی گەدەیان گەیان گرتووە بۆی کەوا گەدە بچکۆلە بێتەوە کەسە زۆر نەخوا دوایەوە باڵۆنیان داناوە دوایەوە ئێستا نەشتەرگەریکەوە لە عالەمە زیاتر بڵاوە قەزەی بە تەندروستی مرۆڤەکەەوە هەبێت ئەوە یەک هینی گەدەیە کەوا قارس سەکرێت کە لە سا 75 گەدە لا ئەبرێت جایتر بە ڕێگەی یەکێک لەوانە کەوا خۆم لێرە ئەیکەم ئەوەیە کەوا
ڕێگەی لاپرۆسکۆپەوە کوونە پچکۆلەکانەوە بۆی کەواسکی هەڵدڕین ئەو پارچە گەدەیەکەوە هەیە لێەکەینەوەوانێ یاخود ئەتوانین نەوەی تەواوەتی سکە بەڵێ هەر بە ڕێگەی کوونە پچکۆلەکانەوە پێڵن لاپرۆسکۆپ یاخۆ هەناوبین یاخود ئەتوانیت ئەوەش نەکەی ئێستا ئامێری تازە هاتووە لە ڕێگەی ئەو نازوڕەی کە لە دەمەوە ئەیبن جیهازی تایبەتیە هەر لە ناوەوە گەردەکە قارسەکات نایمڕێت ئەمێنێتەوە ئەمە تەمەن لە مەرحەلەی تەجروبەیان وەروها ئەتوانیت ڕاڕێوی خواردن بگۆڕیت لە گەردەیە خواردنەکە کە چێتە گەردەوە لە جیاتی بچێتە دوانزەگرێت تۆ ڕێڕەوەکەیە گۆڕی بۆ نمونە دوانزەگرێ داخیت ڕیخۆڵە باریکەی پێوە بستیت یاخود ئەتوانی لەگەڵ ئەمانە شاکە ئەیکەیت باندەکەش دانی بۆی کەوا زیاتر مەفعولی هەبێت بەڵام ئەوەی کەوا زۆر زۆر گرنگە ئەو کەسانەی کە ئەیانەوێت نەشتەریان بێنە لای من ئەوەی کێتە لای من نەشتەرگەری بۆ بکەم پێی ئەڵێم بەتەمام مەبە نەشتەرگەریەکەی من زەعیفت کات نەشتەرگەریەکە قەت ئەوانە پێی زەعیف نابن بەڵکو نەشتەرگەریەکە وەسیلەیەکە بۆ ئەوەی کەوا نەخۆشەکە کێشی دابەزێت چکە نەشتەرگەری قەڵەوی وەکو سێک چکڵەوە یەک ئەبێت تو ئەمەلیاتەکە بەڕاستی بکەیت دوو ئەبێت نەخۆشەکە بەڕاستی لەگەڵ تابێ سێ ئەبێن بتابعەیەکی ڕاستی بکەیت ئەو سێ چکڵێ ئەساسە لەبەرەوە بینی هەندێک لەو مرۆڤانەی کەوا نەشتەرگەریان بۆ کرێت قەڵەوە بنەوە بۆچی قەڵەوە بنەوە سەبەبێەوە نییە کەوا ئەمەلیاتەکە ناجح نییە سەبەبەکە لەوان نیە سەبەبەکە لە چیە لە مرۆڤەکە خۆیایەتی بۆ نمونە وێنایەتە خواردن دەست پێکاتەوە ئەڵێ وەزن داوەڕ دەست پێکاتەوە کاتێک گەزانێ قەڵەو بوو یا تووشی حاڵەتێکی دەرونیە بێت خەمنۆکی یاخود دڵە ڕاوکێ فێری خوارد نەبێت یاخود ژیانێکی هەیە لە ماڵەوە کە ڕاضە ناکات دایمە لە پشت کۆمپیوتەرە ئۆنلاینە ناچێتە ناو خەڵک ئەمانە هۆیە بێتەوەی کەوا تووشی ناڕەحەتی بکە تەمەن بێژگە لەوەی کەوا هەندێک نەخۆشیشەیە کە لەوانەیە لە مرۆڤەکەیە هەبێ لەبەرەوە زۆر زۆر گرنگە ئەوانەی کەوا پێشەوەی کەوا نەشەگەری بکەن ئەبێت تۆ تەئکید کە ئەو حاڵەتانەیان نییە بۆ نمونە نەخۆشی وردەی دەرەقی هەریزادە ڕژێنەرەکە ئەگەر هات و سست بێت ئەو کەسانە چانسی زۆریان هەیە کەوا تووشی نەخۆشی قەڵەو بن یاخۆوانەی کەوا تەکەویستی هێلکەیان هەیە ئەوانەی کەوا لە پەنکریاسە یاخو ئەو ڕژێنەرەی سەرگ و چیلە ڕژێنەرەکەی هۆرمۆنەکەی زیاکە بێتەوە کەسەکەوا زۆر خوات و قەڵەو بێت یاخود ئەوانەی کەوا لە دەماخیانە زۆر جار کرێیەکێ یاخو نەشتەرگەری بۆ کرێ یاخو تووشی التیهابێ یا بە حادیسەیەک ئەزێتێکە وردەی نوخامی هێنە ناو دەماخە بە کۆنتترۆلی هەموو ڕژێنەرەکانی جیسمەکات ئەبێتە هۆی کەوا کەسە تووشی حاڵەتی قەڵەوی بێت دەبیریشن نەچێت هەندێک جار دەرمان کە بەکاری هێنێ بۆی شێکلوانە مەسەلەوانەی کەوا نەخۆشی پێستیان هەیە کۆرتیزۆن زۆر بەکارێنن بەرەو پێی قەڵەوە بن یا نەخۆشی ڕۆماتیزمیان هەیە کۆرتیزۆن بەکارێنێت ئەبێتەوە هۆی ئەوەی کەوا قەڵەوی بکات ئەوە قەڵەوێکی دروستکراوە دەبەرەوە تۆ ئەو دکتۆری کەوا نەشتەرگەریەکە ئەبێ بی لەوانە هەمووی بکاتەوانێ بەس لە هەمووی گرنگتر ئەوەیە کەوا نەخۆشەکە تێبگات ئەم نەشتەرگەریە کە کاتێکە ئەکرێت بۆ ئەوەیە کەوا یارمەتی بات کێشی دابەزێت تامان لە عینەن کاتیشە من خۆم بە هەموو نەخۆشیێک گەڵێم کە گویانەکەم پێویستە بزانن مستەعافاتەکەی چییە چونکە ئەمە نەشتەرگەریە گەرنتی هیچ نەشتەرگەریە لە عالەما گەرنتی لە ساسەیتیان نییە چونکە ئەو نەخۆشە ئەگەر پەیڕەوی یاساکان نەکا کە دکتۆری نەشتەرگەرەکە پێڵێ لەوانەیە دوای عملیاتەکە بۆ نمون تووشی التیهاب بێت تووشی نەزیف بێت تووشی ئەوە بێت ئەو شوێنەی کەوا بڕاوە لەوێوە ئیفرازاتی ناو گەدە بچێتە ناو سکەوە لە جارێک تووشی تەسەمومە بێت و نەخۆشی شەیە ئەگەر ئەمانە زوو فرینەکەی پێی ئەمرێت و هەندێکی شەیە ئەگەر تۆ نەشتەرگەریەکە و بە ڕێگەیەکی تەندروستیانە نەکرد بێ یاخود ئەوەی کەوا ئەو کەسە پێویستی پێێتی بۆ نەکرد بێ لەوانەیە ئەوەنگە زەعیب بێت بێ بە پێست و ێسقان تۆ ناتوانانی مە بگەڕێنیتەوە لەبەرەوە نەشتەرگەری قەڵەوی شتێکی ئاسان نییە پێویستی بە کەسی پسپۆرە ئەبێت ئەمە شارەزایی تیا هەبێت ئەبێت لە سەری بخوێنیتەوە ئەبێ خیبرەت هەبێت و ئەبێن بتابعی نەخۆشکەیت ئەمە زۆر زۆر گرنگە بۆ نەخۆشەکان چکە ئەگەر ئەوە نەبێت تەماشاکەیت زۆربەی زۆری ئەوانەی کەوام تابع ناکەن دیسانەوە وەزنیان زیاکاتەوە گەڕێنەوە دۆخەکەی خۆیان بەڵێ دکتۆر کۆتا ڕێنمای چییە بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی بۆی کە ئاگیان لە تەندروستی خۆیان بێ و ئاگیان لە کێشی خۆشیان بڵێ ئەمە لایەن پرسیارێکی زۆر گرنگە چونکە بەداخەوە لەم ساڵانەی ئەخیرەوەکو باسمان کرد گەنجەکانمان تووشە بن جا تۆ حسابی کەم گەنجانە کەوا تووشی قەڵەوێ بن باش 10-15 ساڵی کە بن بە دایک و باوک کە خۆیان قەڵەو بن مناڵەکانیشیان قەڵەوە بێت لەبەرەوە چانسی مردن لە گەنجا زیاد بێت
لەبەرەوە ئەمە شتێک نییەکەوە بەس مرۆڤەکان خۆی بیکەن بەڕاستی ئەبێ حکوومەتەکانیش وەسایلی ئەلامیش ئەمانە دەوریان تیا هەیە مەسەلەن تۆگەر باشترەوەی مەسەلە ڕیکلام نەکرێ بۆ ئەو خواردنانێکەوە مرۆڤەکان قەڵەوەکەن وەکو لە برنج لەوانەیەکەوە مەسەلەن تەلەڤیزیۆنەکان بوو بە ڕیکلامی بەڵێ وا جەزبت دەکاتەوە بچی بیخۆی ئەمە خراپە ڕیکلام مەسەلەن بۆ ئەو موادانەیەکەوە خراپە مەسەلە سوپەرمارکێتەکانە شیرینیەکان فاست فود ئێستا وای لات و زۆر بە ئاسانی تۆ تەلەفۆنیەکەیت خواردنی چاوریەکە و خواردنە خراپەکە بەناو ماڵتەوە بەڵێ ئەوە خۆی تەمەنەوەی شکل لە هەرشتە خراپەکان کە جیلی تازل ئەم گەنجانەکەەوە زۆر بە دیار ئایفۆنەوەن یاخۆ تەلەفۆناتەوەن ئەمێننەوانێت درەنگە خەون مەجبور برسیە بێت داوای فاست فودەکە سەلە بۆیە یاچێ بۆ مەتام لە عینە کاتە لە هەمووی گرنگترەوەیەکەوە لە پەروەردە زۆر دەورێکی گرنگی هەیەکەوە لە مناڵیەوە فێریکەیکەوە ئەو مناڵە خواردنی تەندروست خوارد ساحەیەکی بۆ دروستکەی کە وەرزشی تیا بکات ئەو حانوتی کەوا هەیەی بە سەرپەرشتی تەندروستی بێت نەکەوەی کە ئەو لە فانی کە یانەنێ هەمووی چەورە هەمووی کاربۆیدراتە کێ کۆنتترۆلیەوە ناکات لەگەڵەوەشە حکومت ئەو شورانەی کەوا دروستیەکەن بۆ نمونام ئیمارانە کەوا دروست سەکرێت مجموعە ئیمارە دروست سەکرێتەوە 500 تا 1000 خێزانی تایە تۆ بیرکەیتەوە کەوا ساحەیەکی وەرزشی هەبێت بۆی کەوا مناڵەکان بێنە دەرەوە چکە ئێستا بووە بە مۆدێل خانوو مۆدێلی ئەوەی نەماوە جاران حەدیقەی خۆی هەبێ مناڵەکە بە سەرما گەرما بێ یاری بکاتیایە ئێستا مەجبورە پەنابەرێتە بەرچی شوێنێکەوە وەرزشی تیاکە لە بیریشن نەبێ ژیان نەچێت ژیان قورس بووە دایک و باوکەکان وەختی ئەوەیان نییەکەوە مناڵەکان بهێن و بیبن لەبەرەوە بێ حکومەتیش بۆ ئەو شتانە ئاسانکاری بکا بەڕاستی لەو شتانی کە باسمان کرد و لەگەڵ دایک و باوکەکە شتابەن دەورێکی ئەساسیە بینن بۆ مناڵەکانیان